بارە بەیەکێک لە پرسە گرنگەکانە ئەویش نزیک بوونەوەی لە تاقیکردنەوەکان ئاکام لە وەرزی تاقیکردنەوەی وەرزی کۆتایی ساڵ نزیک دەبینەوە خوێندکارانی دوانزەی ئامادەی بە تایبەتی و هەروەها نوێی بنەڕەتی ئەمانە لە بەردەمی قۆناغێکی هەستیاردان لە بەردەم تاقیکردنەوەی کوردستان لەگەڵ ئەوەشدا هەرێمی کوردستان بە قۆناغێکی سەختی خوێندندا تێپەڕی بۆی کە چەند مانگێک بایکۆتی مامۆستا هەبوو بۆ پرۆسەی خوێندن کە ئەمە کاریگەری لەسەر پرۆسەی خوێندن هەیە کە ئەمە کاریگەری لەسەر زیادبوون یاخود کەمبوونەوەی مەنهەجێک ئەمە کاریگەری لەسەر ئاسی ڕۆشنبیری تاک ئاسی ڕۆشنبیری خوێندکارەکان دروست دەکات بۆ مەبەستە ئێمە میوەنداری زۆر بەڕێز مامۆستا حایز محەممەد ئەحمەد پسپۆڕی پەروەردە و فێرکردن دەکەن ڕاستەخۆ بەڕێزیان لە ستۆدیۆ لەگەڵمان ئامادەن مامۆستا سڵاو لێبێ باین باش مامۆستا بەیانیت باش سپاس بۆ ئامادەبوون زۆر بەخێر بێ مامۆستا مامۆستا لە نزیکی تاقیکردنەوەکانن دەوتی تاقیکردنەوەکانی کۆتایی ساڵ ئامادەکاری خوێندکار ئامادەکاری ئێوەکو مامۆستا بۆ ئەو پرۆسە گرنگە چییە؟ زۆر سپاس بۆ جەنابتان بەیانی جەنابتان و بینەران و خوێندکاران و مامۆستایانی عزیز باشڵاو مێ دەکەم کە پشتیوان بەخوای گەورە ئێستا چوینتە قۆناغێکەوە قۆناغەکەش بۆ ئەوەیە کە سەرەتایی دەستپێشی جۆرێک لە تاقیکردنەوەی پۆلە ناکۆتاییەکان دێتە پێشەوە تاقیکردنەوەی نیشتیمانی پۆلی نۆ دێتە پێشەوە و هەروە تاقیکردنەوەی گشتی پۆلی دوانزەکان دێتە پێشەوە ومێ دەکەم کە پشتیوان بەخوای گەورە خوێندکارانی عزیزمان چۆن ساڵانی پێش و پێشەنگی دەرچوون و یەکەمەکان لەسەر ئاستی هەموو هەرێمی کوردستان بەتایبەتی لەسەر ئاستی پارێزگای سلێمانی ئەنجامیکی باشە بوو ومێ دەکەم کە ئینشەڵڵا ئەنجامیکی باشیە بێ ئەمساڵ ڕاستان دێفاکتەر هەبوو لەوەیە کاریگەری هەبێ بەڵام بە دڵسۆزی و لە خۆبوردەیی و خۆڕاگری مامۆسایانی بەڕێز من پێم وایە ئەو کلێنانە ئەتوانم بڵم پڕکراوەتەوەیان خەریکە پڕ ئەکرێتەوانێ نەهێڵدرا سپاس بخوای گەورە کە بە هەر شێوەی لە شێوەکان بێ مەسەلەن خوێندنی ساڵێک فوتێ بۆیە لێرە ئەرچی مامۆستایان بە تایبەت زۆر ئەرچێکی گرنگ بوو بە سوپاس و پێزانینەوە توانیان ئەو بۆ شایە پڕکەنەوە و چوونەوە ناوەندەکانی خوێندن ئەمە کاری دەستە جەمعی هەمووانە جێگەی ڕێز و تەقدیرە بۆ هەموو مامۆستایانی عزیز خوێندکارە بەڕێزەکانیش بەڕاستی ئەوانیش دیارە هیلاکن بەڵام ئەو قۆناغی کەماوە دەتوانن لەسەر پلانێکی تایبەتی خۆیان دای بڕێژنەوە ئەویش بەڕاستی بە قەناعەتی ئێمە وەکو پەروەردەکارێک زۆر گرنگە ئینسان کاتەکانی خۆی چۆن دابەشەکە لەبەرەوە دابشکردنی کاتەکان بۆ کۆشەکان بۆ هەوڵدان بۆ ئیبتوانی ئەو بەشەکەمەی کەماوە خوانە خواستە ئەگەر تێگەیشتنێک نەبوو بێ یاخود ئەگەر نەیتوانی بێ بابەتێ لە بابەتەکان بتوانێت لەم فترەیە تعویزی بکاتەوە خۆی بۆ ئامادە بکات لە بیرمان نەچێ وەزارەتی پەروەردە و بەڕێوەبەری گشتیەکانیش پلانی ساڵانە بە تایبەتی بۆ پلانیشی تایبەتی تاقیکردنەوەکانی ساڵانە هەبوو چکە خۆتان نەزانن لە ماوەی لە سیانزەینەوە هەتا تقریبا یەک جۆرێک لە خوێندن لە هەندێک ناوەندی پۆلی دوانزەکان بە تایبەتی کێشەمان نەبوو بەڵام لە ناوەندەکانی کە کێشە هەبوو لەبەرەوە ئەو کاتانە ئەبێت هەوڵ بە ئەم خوێندکارە کۆشی چاکات چکە مامۆستایان ئەوەی لە توانایان بێ کردیان بە سوپاسەوە ئەوەی لە توانە بێتوانیان لە ناوەندەکانی خوێندنە تعویزی زیاتری بکەنەوە لەگەڵ جێبەجێکردنی ئەو پلانش کە لە ئاستی بەڕێوەبەری گشتیەکانی سلێمانی و گەرمیانەوە دانرا من پێم وایە بەم هەموو هۆکار و فاکتەرایی ئومێد دەکەم کە ئینشەڵڵا ئەنجامێکی باشە بێ ئومێد دەکەم کە خوێندکارانی عزیز لەگەڵ دابشکردنی کاتەکانی خۆیان و هەروەها نهێشتنی هەندێک دڵڕاوچێت چکە بەڕاستی زۆر گرنگە خوێندکار لەم کاتەیە یاخود بە تایبەت لە کاتی کۆشکردنەکەی خۆیان یاخود ئەو کاتانی کە ئەچێتە ناوەندێکەوە ناوەندەکەی خۆی بۆ ئەنجامدانی تاقیکردنەوەکان چ پۆلە ناکۆتاکان بێ و یاخود چ پۆلی نوێی بنەڕەتی بێ یاخود چ پۆلی دوانزەوی ئامادەی پیشەوی زانستیەکان بێ زۆر گرنگە چۆنەڵی دڵڕاوچێ و ترس نهێڵێ بەڕاستی چکە قەلەقی و دڵڕاوچێ و ترس ئەمە باش نییە بۆ خوێندکار من ئەو ناوەندەی تاقیکردنەوەی ئەەکەم هەر ئەو ناوەندەیە لەوەیە کۆمەڵی مامۆستا چاودێر بن هەرویش هەر مامۆستان پرسیار هەر ئەو پرسیار و بابەتانەیە کە لە ناوەندی خوێندنی خۆمە لە ساڵەکەیە خوێندومە هاتوێتەوە غێری ئەوە نییە و هەندێک لە بابەتەکانیش دیارە کەم کراوەتەوانێ بە نووسراوی فەرمی لە وزارەتی پەروەردە و بەڕێوەبەری گشتیەکان و ڕاتەگرن لێرەدا و پرسیارە سەرەکیەکەیە لەگەڵ ئەوەی کە لە سلێمانیدا داوامی خوێندنگەکان ڕاگیرە و مامۆستایان لە بایکۆتا بوونش بۆ گۆری ئەو کۆمەڵک پرسێکە هەبوو بەڵام لە بەشێکی دیکە شارەکانی هەرێمی کوردستان پرۆسەی خوێندن بەردەوام بوو ئەمە چۆن هاوسەنگ دەکرێت چۆن دەکرێت کە بۆنمونە ئەمان منهەجەکان نەخوێن بێ ئەوان خوێن بێتن داخڵ بکرد ئایج ئاستانکار بە خوێندکاران کراوە منهەجەکان شتێ بڵم لە پۆلی نوێ تاقیکردنەوەکان پۆلی نوێی بنەڕەتی نیشتیمانی سەرتاسەریە واتە لە حوتی پێنج کە تاقیکردنەوەی نیشتیمانی دەست پێ دەکا لە 4 پێنج کە کۆتایی پێێتی ئەمە سەرتاسەریە
بۆیە ئەو بابەتی کە کەم کراوەتەوە بۆ سەرتاسەری هەرێمی کوردستان کەم کراوەتەوە نەک بۆ ناوەندێک یاخود بۆ ناوچەیەک یا بۆ پارێزگایەک ینی کە ئەو بابەتی کە کەم ئەکرێتەوە کە تاقیکردنەوەی ئەنجام نەدێ بە فەرمی ئەوە ئاگدار کراوەتەوە ماوەیەکی زۆر لەمەوە پێش ئەوە جیاواز هەشتێک نیان خوێندی بێ داخڵ ناکرێت نەک نیان خوێن بێ ئەو بابەتانی کە وەزارەتی پەروەردە بە کتابی فەرمی نردویتی بەڵێ لای بردووە یەکەیەکە وحدەیەکە بەڵێ لای بردووە و هەروەها ئەوەشمان لەبیر نەچێت ئێمە ئەگەر بگەڕینەوە ساڵانی پێشووتر لەبیرمان بێ پارساڵ لە کۆی 50 ئەوەندە یەکەمە 30 یەکەم لە سەر ئاستی پارێزگای سلێمانی و یاوچی گەرمیان و ئەوە بەڕاستی ئەمە شێگی دڵخۆشکەری ئەمانە چێ بوون لەو خوێنکارە عزیزانە بوون بە قەنەعەتی من بەدەستخۆشەوە کە پلانی خۆیان دانابوو کە توانیان کاتەکانی خۆیان دابشکەن کۆ عرزم کردی چاکترین سەرکەوتن چاکترین بڵین هۆکار بۆ گەیشتن بە ئامانج و سەرکەوتنەکان دابشکردنی کاتەکانە بوونی پلانە بڵێ پێشبینی ئەو ڕێژەیەکەن بە دڵسۆزی مامۆسایانی عزیز لە سەرتاسەری هەرێمی کوردستان و بزاد لە پارێزگای سلێمانی کە بەڕاستی مامۆسایان بە ڕۆحێکی چۆنەڵی لە خۆبردوانەوە چونەوە ناوەندەکانی خوێندن دەستیاندایە من قەنەعەتم وایە کە ئیشەڵڵا هەمیشە ئەنجامی باشمان هەبێ و قەنەعەتیشم وایە کە خوێندکارانی عزیزی ئێمە ڕاستە لەوەیە جۆرێک لە بایکۆتە بێ بەس خوێندکار لە ماڵی خۆی بە هوجودی خۆی بە توانای خۆی جۆرێک لە وای کردۆ کە دانەبڕێ چی خۆتان نەزانن ئەگەر ئێمە پۆلینی خوێندن بکەین خوێندن چۆنەڵی لە باخچی ساوانەوە دەست پێ بکەین هەتاکو پۆلی دوانزە بە شێوازێکی پەروەردەی و شێوازێکی تعلیمی پۆلێن کراوە چۆن من نمونەیەک پێ بڵم ئەگەر مناڵێک لە یەکی باخچی ساوایان بێانی یەکەم ساڵ تەمەنی 4 ساڵ بێ یا 5 ساڵ بێ کەیجی وەن و کەیجی ئەمە سیرەکەی ئامادە باشێکی هەیە بۆی چۆن ئەچێتە خوێندن ئەگەر بینە سەر قۆناغی بنەڕتی چۆنە قۆناغی بنەڕتی ڕاستە فێربوون و فێرکردنە بەڵام پەروەردە کاریگەری ئەگجاری زۆری لەسەر تا قۆناغین و بەڵام کاچێ پۆلی دە تا دوانزە ئامادەیە ناوی خۆی بەخۆیەتی ئامادە باشێ بۆ کوێ بۆ ئامادەکارێ بۆ گەیشتن بە پەیمانگا و بە زانکۆکان بۆیە من قەنەعەتم وایە چۆن کە خوێندن پۆلێن کراوە بەرنامەکانی خوێندن چۆنەڵی زنجیریشی لێکدانە بڕاون خوێندکارە عزیزەکانی ئێمەش پلانیان هەیە و بەو پلانە ئومێدەکەم ئەنجامی باشمان بەڵێ مامۆستا حەبێز باسی پلانت کرد تا چەند گرنگە ژینگەیەکی لەبار بۆ خوێندکاران دابین بکرێت بە تایبەت پۆلی دوانزە بۆ ئەوەی بە جۆرێک لە جۆرەکان ڕزگاریان بێ لەو فشار و پاڵە پەسوە دەرونی کە ڕوبەڕویانە بێتەوە جا سوپاس من هەموو ساڵێ وا بووە وەزارەتی پەروەردە بەڕێوەتی گشتیە پەروەردەیەکان بە پەروەردەی قەزاکان یەکەکانی سەرپەرشتی کرد کارێکتەرانی واری پەروەردە لە بەڕێوەبەرە بەڕێزەکان مامۆسایانی عەزیز چاودێری هۆڵەکان ئەمانە هەر هەمووی چۆنەڵی وەکو پاکێجە کار لەسەر ئەم پرۆسەیە دەکرێت زۆر گرنگەوە سوپاس بخوا هەوڵیش دراوە مەسەلەن لە دابشکردنی هۆڵەکانی تاقیکردنەوەکان ئەو هۆبەیە ئەو هۆڵەی کە دادەندرێ ئەمەش بەشێکە لە ژینگە بەڵێ شێوازێکی گونجاوی هەبێ شێوازێک بێ بەڕاستی من بە سوپاسەوە خۆ دەزانی ساگەر تاقیکردنەوەکانی پۆلی دوانزە سیرکەین تقریبا نەکەوێتە ڕۆژی 23 تا حەڤەی تا نزیشم حەڤەی حوتشتی وە وەرزەکە گەرمە ئەمە لەم حاڵتەیە هەر لە ئیستا و ساڵانی شەروا بۆ ئامادەکاری کراوە بۆی هۆکاری فێنکەرەوە مەسەن دابین بکرێت ئەمە یەک دوو ئەگەر ئەم هۆڵانە بەڕاستی بە سوپاسەوە بەڕێوەبەری هۆڵەکان و چاودێرەکان بە شێوازی ژوادا دێنن کە ئەم خوێندکارە چۆ ئەوێ تووشی دڵڕاوشێ نەبێ مەسەلەن بۆ نمونەتەوە بینایە کە تەیە پەنجەرەیەک لە تەنیشت بیناکەوە کورسێک جاری وایە ئەگەر تێنجەوە پەنجەرەوە بێ بەڵام لەو دیوی پەنجەرەکەەوە ڕاڕەوی چاتوشۆ بێ من پێم ئەمە لەوانەیە گونجاو نەبێ بۆیە هەڵێکی تەواو ئەدرێ ینی هەم ئامادە باشەکان کرا و ئەکرێ لە ڕووی تاقیکردنەوەکان و پەروەردەکان بەگشتی و هەم مامۆسایانی بەڕێز و عەرزم کردی هەر ئەو مامۆستا بەڕێز عەزیزانی خۆمانن کە چاودێرە بن و بە تایبەتی ئەگەر ئێمە تاقیکردنەوەکان بڵین زیاترشی بکەینەوە پۆلی 1 و 2 3 بنەڕێتەوە هەڵسەنگاندنەوە هەر لە ناوەندەکەی خۆیدا هەر ئەو مامۆستایی خۆی کە دەرسی پێوتوە هەڵسەنگانی بۆ ئەنجام دەدەن بەڵێ ئەگەر لە پۆلی 9 لە پۆلی 4 هەتا پۆلی 8 و پۆلی 10 تا 11 پۆلی 4 تا 8 و هەروە پۆلی 10 تا 11 ئەمیش هەر لە ناوەندەکەی خۆیان و چکە پۆلە ناکۆتەکانن هەر ئەو مامۆستا بەڕێزەی خۆیانن هەر ئەو مامۆسایانی کە دەرسیان پێوتون پرسیارم بۆ دادن و تاقیکردنەوەکان ئەنجام دەدەن ئەوەی کە دەبێنەوە پۆلی 9 پۆلی 9 تاقیکردنەوەی نیشتیمانیەکە 6 نمرەی لەسەرە ئەوەی تقریبا نزیکی 40 نمرەی بەدەستێناوە لە ئەنجامی هەر ئەو مامۆستا بەڕێزانێکی خۆی کە لە ناوەندەکانی خوێندنا هەیە تاقیکردنەوەی نیشتیمانی کە لە ڕۆژی 5 ئەنجامە درێ تا 4 هەر هەمان لە ناوەندەکەی خۆی دایەتی هەر هەمان بەڕێوەبەر و بەڵام پرسیارەکان لەسەر ئاستی
وەزاریە و نمرەکەش پێم وایە لەسەر 60 بۆیە ئەمە چلەکە و شەستەکە کۆکرێتەوە ئەنجامیشی باسی بەدەستێنێ بەنسبەت پۆلی دوانزەکانەوە وەکو عرضم کردی کە لە ڕۆژی 23 دەست پێ دەکات ئەمە دیارە پرسە سەر تاسەریە لە سەر تاسەری ئاسی هەرێمی کوردستانە و لەمانیش بوو ئەمانیش تقریبان هەندێک لە بابەتەکان کەم کراوەتەوە بە فەرمی وەزارەتی پەروەردە نردوێتی وەکو عرضم کردی ئێمە لە پۆلی دوانزەکانە ئەتوانم بڵم گرفتێکی ئەوتۆمان نەبێ بە تایبەتی لە ناو شاری سلێمانی لەوانەیە لە پەروەردەی قەزاکانی دەرەوە تۆزێک بە سوپاسەوە مامۆستایان هەردەوامی فەرمی خۆیان کرد دەوام هەر بەردەوام بوو بە نیسبەت پۆلی دوانزەوە بۆیە عەفومکە ئەوان ئەتوانم بڵێم توانراوە کە جۆرێک لە مەنهەجەکان لە تەواوبوون نزیک کرێتەوە و تاو کراوە مامۆستا هەموو خوێندنگەکان بێت جیاوازی پۆلی دوانزەکان توانیان هاوسەنگیکەنەوە لە وەرگرتنی زانیاری بۆ نمونە پۆلی دوانزەکان بە تاوای ئەو زانێرانی کە پێویستە خوێندکارێکی پۆلی دوانزە هەڵگیری بێت ئامادەی بووی کە بەژای تاقیکردنەوە کام بکات جا من قەنەعەتێکم هەیە خوێندکار لە پۆلی دوانزە وەکو عرضم کردی ئامادە دەکرێەوە هەوڵ دەداوە بە ئومێد دەکەم و لە خوای گەوردە پاڕێمەوە ئەنجامیشی زۆر باش و سەرجەم بە سەرکەوتویی ئەنجامیشی باش بەدەستبێنن ئەچێ بەرەو پەیمانگا و بەرەو زانکۆکان خۆ دەزانی لە پەیمانگا و زانکۆکان چۆنەڵی مەرحەلەیە کاتوانن بڵێ بۆ کۆتایی بخوێنن ئەگەر نەڕۆ بۆ خوێندنی باڵا و ئومێد دەکەم کە هەمووی ئەنجامی باش بەدەستبێنێ بۆیە ئەبێ خۆشی ئامادەکاری باشی کردێ وەکو باسم بۆ کردی پۆلی دوانزەکان من ئەو زانیاری لە لای من هەیە کەمترین پۆلی دوانزە داوامی نەکردو هەمووی داوامی کردو لە ناوەندەکانی خوێندنە ینی کەمترین دابڕان هەیە ناڵێم نییە بەس کەمترین دابڕان هەیە کەمترین بایکۆت هەیە لە پۆلی دوانزەکانە بۆیە ئومێدی زۆر باشە و قەنەعەتی شما بووە خوێندکارانی عەزیزی ئێمە بە تەجروبەمان لەگەڵ ساڵانی ڕابردووە بە کۆششی خۆیان و بە دانانی پلانێک وەکو عەرزم کردی لە ئینسان لە ڕوانگە دەرونیەکەشەوە ئەبێ خۆی ئامادە بکە من چۆن ئەڵێم وەزارەتی پەروەردە ئامادە باشی کردووە پەروەردە ئامادە باشی کردووە و ئیستا ئەم دەقیقە من تۆ قسەی پیاکەین بەڕێوەرێکی پەروەردەی قەزاکان و تاقی کرد شعبەی تاقیکردنەوەکان و گشتیەکان هەمووی سەرقاڵێون کە لە ڕۆژێ حوتی پێنج تاقیکردنی نیشتیمانی ئەنجامەدەن ینی کە ئێستا 14-15 ڕۆژی ماوە ینی چۆن ئەو پەروەردە ئامادە باشێکا بێ خوێندکارەکەش وەکو عەرزم کردی کە دڵنیام هەر ئەبی واشە ئەبێ لە ڕووی دەرونیەوە خۆی ئامادە بکە من داوا لە خوێندکارانی عەزیزەکەم لە دایک و باوکە عەزیزەکانەکەم لە کەسوکاری خوێندکارانی خۆمانەکەم لە جگەرگۆشەکانمانەکەم کە بە هەموو شێوەیەک بتوانن هیچ کاتێک بیر لە دڵ ڕاوچێ نەکەنەوە هەمیشە بە چۆنەڵی بەبێ دڵ ڕاوچێ بچنە ناو تاقیکردنەوەکانەوە و هەرمیشە بۆ ئەو کاتێک کەماوە سعیکردن کۆششکردن کاتەکانیان دابشکەن زۆر گرنگە خوێندکارێکی عەزیزی ئێمە کە کۆشش دەکات کە پەرتوکەکەی دەخوێنێتەوە ئاگای لە ناوەڕۆک و کۆشەکەی خۆی بێ کاتەکەی خۆی دابشکە زۆر گرنگە لەو کاتانی کە خوێندکار لە نزیکە بێتەوە لە تاقیکردنەوەکانە خەوی خۆی ڕێک بکاتەوە خۆتە زانی ئینسان لە 2 ساعات 12 تا 4 بەیانی ئەمە زۆر گرنگە بۆ کەسێکی بۆ هەموو کەسێک کە چۆن بخەوێ خەوەکەی ڕێکاتەوە چۆن بەیانیان لە کاتێکی زووە هەڵپسێ و کۆشەکانی خۆی بکە ینی ناکرێتەوە بڵێ وەڵی من هەموو کاتەکانم بە سعی واکەم هیچ نەخێرە بێ کاتی سعیشت هەبێ کاتەکەی خۆشت دەستنیشانکەی کاتی نانخواردنیشت دابنی بەڵام هەوڵ بدەی زۆرترین کاتەکانی خۆ تەرخانکەی بۆ کۆشش و بۆ سعیکردن و قەنەعەتیش بە خۆت بێنی و ئەبێ هەمووشمانوابی بە هەموو شێوەیەک دوورکەینەوە دوورکەوێتەوە خوێندکارە لە گزی لە قشکردن خوانە قچکە ئەمە هیچی بە ساڵحی ئەم خوێندکارە عەزیزەی ئێمە نیە ئەی چی لە ساڵحی خوێندکارانی عەزیزی ئێمەیە ئەویش ئەوەیە کە کۆششی بەردەوام ئیرادەیەکی بەهێز و بە تایبەتی لە ڕووی دەرونیەوە خۆی ئامادە بکات چکە وا ئەو ناوەندا ئەو پرسیارە ئەو مامۆستایە هەمانە و مامۆستا و پرسیارێکە من خوێندومە کەواتە بۆ خۆم تووشی قەلق و دڵڕاوچێ بەڵێ مامۆستا شتێکی دیکە هەیە پێشبینی ئێوە بۆ بەشداریکردنی خوێندکاران بۆ تاقیکردنی ئەم سەدابدی پۆلی دوانزە چەند چکە ئێمە دەبینین ئەو شتە هەیە لە ناو خوێندکارە زۆر باوە بەشێکان خۆیان دەهێڵنەوە دەڵێن ئێمە ساڵی ئاینده باشتر سەعی دەکەین دەرجە دەهێنین پێشبینی ئەکەن ئێوە ئەم ساڵ خوێندکار ڕێژەی بەشداریکردنی چۆن بێت تاقیکردنەوەکانە اینجا من ئەمە دیری خۆمە بەداخەوە تا ئێستا وەرگرتن لە زانکۆ پەیمانگاکان لەسەر ئاستی قوبوڵی مرکزی و لەسەر ئاستی نمرەیە لە وڵاتی ئێمە وایە تا ئەم دقیقەیە لەوەیە لە وڵاتیش کە جیاواز بێ بۆیە ئەو خوێندکارە خۆی بڕیارەدا بەڵام من هەمیشە وتومە بە تەجروبەی ژیانی خۆم کە خوێندکار بووم کە مناڵەکانمان خوێندکار بوون سوپاس بۆخوا من پێم وایە ئەوەی لە تواناتە هەبێ هەوڵ بدەی پشتیوان بەخوای گەورە
یەکەم ساڵە و قۆناغە ببڕێگە لە توانات هەبوو وەڵامەکەوێتە سەر خواستی خۆی ئەو خوێنکارە ئەویان من ناتوانم قسەی لەسەرکەم بەڵام ئومێدیشم هەیە کە پشتیوان بەخوای گەورە ئەنجامی باش بەدەست بین وەکو سەرەتا باسم بۆ کردیمە لە پۆلی دوانزەکانە کەمترین بایکۆت هەبوو ناڵم بایکۆت نەبووە کەمترین هەبوو زۆرترینی خوێنکارانی ئێمە و پۆلەکانی دوانزە و مامۆستا بەڕێزەکان ئەمە لە دەواما بوون دابڕان هەرکەم بوو بۆیە ئێمە لە پرۆگرامەکانە توام لە دوانزە ئامانجیشی باشمان پێکاوە لە خوێندنا و ئومێدی ژەکەم کە لە سەرکەوتنەکانە وەکو سەرکەوتنەکانی ساڵانی ڕابردوو هەم پێشەنگ بین و قەنەعەتی شم وایە بەڵام حاڵەتێکی شەیە خوێنکار ئەمەش لەبەر چاو بگرێ و زۆر گرنگە وەکو کاگین باسی کرد ئیرادەی بەخۆی هەبێ قەنەعەتی بەخۆی هەبێ قەنەعەتی بە کۆششی خۆی هەبێ زۆر ببینە ئەوانەی کە یەکە من کە دووەم بن چێن ئەو بەڕێزانە هەمووی ئەو خوێنکارە بەڕێزەیە کە کاتەکەی خۆی دەستشان کردووە ئەکسەرێتی لە خوێنی تایبەتی نەبووە ئەکسەرێتی مامۆسای خصوصی نەبووە تەنانەت خۆی کاتەکەی خۆی دابش کردووە بە سوسیشی جوان توانیوێتی ئەنجامیشی باش بەدرێت دوێنێ تەمەنیان درێژ بێ ومێ دەکەم کە ئیشەڵا بە دابشکردنی کاتەکانی خۆیان و بۆ کۆشتەکانی خۆیان و بە جوهدی مامۆستا بەڕێزەکانی ئەمە ئەم ساڵیش ئەنجامیشی باشمان بەهیوان سەرکەوتن بۆ ئاو بۆ ئێوەش مامۆستا حەوێز زۆر سپاس بە مامۆستا حەوێز محەممەد ئەحمەد سپاسی پەروەردەی فێرکردن سپاس بە تۆ سپاس بە سەرکەوتوو بن مامۆستا حەوێز زۆر بەخێر بن دووبارە. مامۆستا. بەڵێ